مەلا عەلیم خۆش دەوێ بەس ئاگامان لە یەکتر نییە بزانە بە تەمای ژنینان نیم ئەمن پێم واقعان کەتەلوکی ژیانە بەس ئەوەی کە مەولانە نیشانمان دەدا ئەشتی زۆرزی دەچی ئەتو نانەکرد نییە بیخۆن خواردنی لە چێ دێنی ئەسحابی کار گورە هەتیم لە چێ دەنێ وهاوە سەندەقیان دەبا مەسەلەن کچ بگاتە 20 ساڵی 20 ساڵی دەرێن وەختی مێردەیتی وەنیا ئەمن هێشتا وەختم نەهاتە سۆندا قابلە مێردی بکەمە تێم مەلا عەلی چۆنە دکتۆر؟ مەلا عەلیم خۆش دەوێ بەس ئاگامان لە یەکتر نییە ئەو مەشغوڵی خێر دابەشینەوەی خۆیتی بە هەموو کەون و دنیا ئەمنش لە هەولێرێ ئەو خێرەی دەبەشمەوە ئەمن بە ڕۆحی خۆمەویش بە ڕۆحی چی خانەکەت لێرە ئەم جارە شوێنەکەت لێرەیە لە دەرەوەی نەچوو برام پرسیارێکی ئەو هایە کە ئەمن مەسەرەن بۆڵە بۆڵ بکەم بڵێم لە دەرەوە بۆوانە نا باکسەوە لە دەرەوە من دەتام زغارەی بچێشم لە ژۆرە ناتارم لە دەرەوە خەڵک دەتاین تڕیش بکە لە ژۆرە ناتاری تاو بەس من هیچ پێم عیب نییە و هیچ یاڕە بێم و ساڵی لێم پرسیار دەکەم دکتۆر بەس شوێنەکەم حەزم دەکتراوەتر بە ئینشاءڵڵا ساڵی جارێکە دیدار و گفتوگۆ و هەفەیڤینمان لەگەڵ بەڕێستان هەبووە حەز دەکەم ئەو قسانەش ببینین لا چۆت چیت هەیە بۆ دامەزراوەی پایتەخت میدیا دکتۆر دامەزراوەی پایتەخت میدیا چالاک دیارە ئیش دەکەن دەستان خۆشبی هیچ کتابێکت هەیە لەسەر مەولانای ڕۆمیان شەمس تەبریزی ناوت پەریا پەری پەری کۆمەڵێک شعری مەولانایی بە قافیەی خۆی بە ئەحساسی خۆی زۆر جوان تەرجمەی کردین کردیا پەریا ئیشاڵڵا لە داهاتوو یەک لە کتابەکانم ئەوە دەوێت دێوە لام نسخەکرد بە هەدێو دەبێت حەز لە مەولانایە زۆر پەریا من لە ڕێگەی مەولاناوە خوددام ناسی سەری باوەی بێژگە لەو پێش ئەو یعنی کە خەڵک قورئانی دەخینتەوە دەگاتە ئەوە من لە ڕێگەی مەولەویەوە بردمی بۆ فکری خوددا دوایە چوم زام قورئان سکەلێ ئەمن پێم واقعان کەتەلوکی ژیانە بەس ئەوەی کە مەولانە نیشانمان دەدا ئەشتی زۆرزی دەچی ڕاوە چت خیلیا پەریا ئەمن لە بەشی کۆمپیوتەرم کە زۆر ڕاستە کا بڵێرەوە قورئان کەتەلوکی ژیانە بەس مەولانە عشقە عشقی خوایە براڤۆ زۆر جوان تهدید پێدەچێت خوێنەرێکی باشی کتاب بێت نەک خوێنەرێک ئەسڵان لە مستەوای ئەگەر ئەو هابی بکاتەوە مەولاناسە و قورئان ناسیشە ئینشاڵڵا زۆر فەخر دەکەمە تو ناسی ئەمنیش فەخرت پێ دەکەم کە دوو قسەت کرد دوو قسەت کرد تێت گەیشتی دکتۆر پەریا تەلەفۆنم بنووسە لە خزمەتتم وڵا دەمەوێ دوو جاری هاتمە لای ماڵتان زۆر پرسیارم هەبوو حەیران ئێستا لۆ دەنووس نەمتوانی بتبینم لە کاغەزێک لۆم بنووسە یان ئەو دەفتەرێ بدێ دکتۆر من لە کاتم ناگرم بەجێ دێ بنووسە و نا بۆ لە کاتم ناگرم لە چاپی کەوتنی پێشووترم کە هاتم سەیری ئەم مەنجەلانەت کرد بە دوای شتێکدا دەگەڕای لە دوای پیشانتان ئەدا وەڵا دیتمەوە الحەمدولillah شتێکی عەجیبکە ئیمان ئەوانە هەموو لابە ئەو قەرەباڵغانە لابە لەگە تومە ئەو ناوەی ڕقەمەی بدە و کچەی ئەوە چییە زانا تەسویرکە ئەوە چییە نە ئەوە وەختی لە سزن بووم ڕۆمانی قەبرێکی سێگۆشەم دەنووسی ڕۆمانی قەبرێکی سێگۆشەم دەنووسی ئەوە دەفتەری سزن بوو یعنی ئەوها نووسە یازدەی چاری چار نا یازدە تا چاردەی چاری 2010 دەستم پێ یازدە تا چاردەی چار لە ژێر ناونیشانی بابۆ ئەوەزار ناوم لە ناو بابۆ قەبرێکی سێگۆشە باخەتی تازە لێ نەدەم ئەوە دەستنووسەکەیە یعنی کە مردمە من تاوان مەمان دەبرین ئەو دەستنووسەم
پەریا تەماشا دەکرێ مهم دەبێ ناوەندی قورآن ئەگەر مەسەلەن قورآن 2000 کەلیمە بێ ئەوەش ئەو لاش 2000 بی ناوەندەکەی وشەیەکە لە ناو سوورەتی کافە لیەتەڵەتەف یعنی چێ یعنی چێ دەتوانێ واقع بگۆڕی یا بچی پارچەنانێکتان لۆ بینی ئەوان دەیانەوێ واقع بگۆڕن واقعیش دەیانەوێ ئەو کەسانە لە ناو بن کە وەکو ئەسحابی کافن چکە یەکێکیان دەستە دەرێ زەندەقی دێتی دەگەڕێتەوە کورە دەرێ وها ناوێرن ئەمن لە ناو ڕۆمانی قەبرێکی سێگۆشە کەسێکم هینایتە دەبێت کفریش نییە باوەڕ ڕاکە چکە سوورەتی کەف ئیمان کەس نایەتە دەرێ هەر دەخینینەوە خوا دەلێ لێتەڵەتەف ئۆکەی سوورەتی کەف تەواو دەکەین دەبینن کەس ناستە دەرێ حکمەتی ئەوەی چیە بەڕێی من بەمنە تو دەڵێ دەڵێ پەریا ئەو واقعەکەیە 300 ساڵ ئەمە لێرە ژیانە ئەو واقعە قەشمەری بۆمە دەکەن ئەمە گەڕاینەوە لۆ خودا ئیماندارین خودا خۆشیانی دەوێ ئیماندارە هێزی هەیە کەچی هەر لە ناوەش گەفتێ ناتان بێنێ ناهێرن ئایا ئەسحابی کەف کۆمەڵێک ئینسانن پێشنۆکن ئەستەغفرڵڵا گویوا ناخۆم ئایا ئەو برادرانەی ئەسحابی کەف ئیمانیان هەیە بەڵام هەر دەیانەوێ متەسەوف بمێننەوە لە ناو مزگەفتێ و هەر لەگەڵ خودا لە ناو مزگەفتێ و هەر لەگەڵ خودا لە ناو مزگەفتێ و هەر لەگەڵ خودا بە کەڵک نایە ئەتو نانەکرد نییە بیخۆی خواردنی لە چێ دێنی ئەسحابی کەف دەبی بچی بینی یەکێکیان دەچی بچی خواردنی بینی غەردا تۆش دەرێ کوورە هەتی بنە چێ دەرێ وهاوە زەندەقیان دەبا سوورەتی کەف زۆر خۆشە لە حەکایەتی یوسف خۆشترە وابزەم کرایەتە فیلمیش مەسەلەن کچ بگاتە 20 ساڵی 22 ساڵی دەرێن وەختی مێردەیتی وەنیا ئەمن هێشتا وەختم نەهاتە سەندا قابلە مێردی بکەمە تێن وەختی ئەوەم نەهاتیە کە فەرهاد بم ئێستا فەرهاد نین فەرهاد پیرباڵ نین فەرهادم کتابی دەفرۆش خۆششە لە کتێبێکت هەیە چوون بووم بە فەرهاد پیرباڵ ئەوزا تێگەیشتی هەندێک پەریا سوالەکە چکە زۆر چووە ناوخینم دکتۆر هەست دەکەم ئەمڕۆ زۆر باسی خۆشتە دەمێشتی قرس بکەم ئەو شتانە باسی وەختم مایە زۆر دەکەیت دکتۆر کە هاتیشم باسیوە دەکردەوە لەگەڵ ئەوەنی زۆر تێکەڵاوی دروست ببێت ژن خوازی بزانە بە تەمای ژنهینان نیم وە پێشم وایە ژنهینان جعلناكم شعوبا وقبائل لتعارفوا بۆچی لەگەڵ ئەوە نیکەوە ژنخوازی لە نێوان عشیرەتەکان هەبێت تازە پرسیارت دەکرد ئامادەن فلان عشیرەت کچەکان نا من لەگەڵ ئەوم یعنی کچی خۆم مرد بە ئەمریکاییەکی بکە بە چێ بکە خۆی هەڵی بژاردیان یا خوشکم پێم تەبیعیە کچەکان دەبژێری بەڵام ڕەنگە وها جوانتر بێ بابەکەش قەنەعەتی پێ هەبی ئینجا دوێ کچەکە قسە لەگە باوی دێکوارە بەڵام لەوە دەکۆڵمەوە کە بۆ هەرچی کچی خۆیان نادەنە کۆییان مەسەلەن یا کۆی یان سوورچی کچی خۆیان نادەنە توێ ئەوە ئەو شتانە لەلام گرنگ بووە ئێرەی جێگە نییە بە سەحافەیە چکەم پێش باس کردیا من لەگەڵ ئەوەم کە خەڵک زور لە بینی شعوبا وقبائلا تعارفوا ئۆکەی بەڵام دەمەوێت تێبگەم لۆ لە ناو سوورچیان یەک شاعیر نییە قوربانی سوورچیان لۆ لە ناو زافان لە ماوەی 50 ساڵی تاریخ 5 شاعری زۆر گەورە